سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش. وشتر مرێخ یاخود نەعامە بە گەورەترین باڵندەی جیهاندا دەنرێت کە توانای فڕینی نییە. لە گوندی کاولۆکانی سنووری قەزای ڕواندز هاوڵاتیەکی ئەم گوندە ماوەی چەند ساڵێک دەبێت ژمارەیە کوشتر مرخ بەخێو دەکات. هەندێک گفتوگۆی لەگەڵەکەم لەسەرەوەی کە شێوازی بەخێوکردنی ئەم جۆرە باڵندەیە چۆنە و چ جۆرە خواردنێک ڕۆژانە پێشکەش بە بەم نەعامانە دەکرێت. مامە سۆران حەمید کە یەکێکە لەو کەسانەی لەگەڵ ماڵەوەی ئەم جۆرە باڵندانە بەخێو دەکات. مامۆستا شێوازی بەخێوکردنی چۆنەوە چەند ساڵ دەبێت ئەم جۆرە باڵندەیە بەخێو دەکەن؟ سەرەتا بەخێرهاتنی دەستگەزاری کرمانجیەکەین بەنسبەت بەخێوکردنی ئەو وشتر مرخ کە پێی دەڵێن نەهامە لە ساڵی 2019 لە 2020 بەخێوەکەم سەرەتا دوودانم هەبوو. تەمەن ئەو دوودانانە بە شێوەی فەرخە بوو. فەرخەکانیش ینی تەمەنیان ئەوەندە گەورە نەبوو بڵێن گەورە بوو، بەڵام ئەو کوڕە پلکەی کە ئەمن ینی دای بە من کە ئەمن لێم کڕیەوە ئەو کاتی کە ئەو کڕی تەمەنی چل ڕۆژان بوو هەر بە کچکەی ئەو فەرخەیە نرخەکەی لە نێوان 5,000 لە بۆ 125,000 بەس جێرەی ساڵ و بەسێڕی ئەوە دەگۆڕێ. واتە فەرخەیەکی بچووچین ئامە کە تەمەنی چل ڕۆژە نێزیکەی 75,000 دینارە. باش ئەی چ جۆرە خواردنێکی پێدەم؟ بەنسبەت خواردنەکانی ئەم تەمەن هەموو جۆرە خواردنێک ئەخوا، بەڵام زیاتر حەز بە سەوزەیەکە. هەموو جۆرە سەوزەکان حەز پێ ئەکاتن و خواردنەکانی دیکەش وەکو جۆ وەکو بڵێن ئالیک بە هەمان شێوە، پلکەنان بە هەمان شێوە و ئەو خواردنانێک کە لە چێشخانەکان و لە ماڵەکانیش پاشماوەی خواردنەکان دەمینەوە دەخواتن و تەنانەت دەتوانم بڵێم هیچ شتێک نییە کە ئەو نەئامێ نەخوا، تەنانەت شوشەش ئەخوا، پلاستیش ئەخوا و ئاسنیش دەخوا. لەوەی کە ڕوون بکەمەوە پلاستیک دەخوا یاخود ئاسن دەخوا بە چ جۆرەچی، ینی ئاسنێکی بچووک کە بیدەی یان لە بەردەمی دابنێی ئەو ئاسنە بچووکە دەخواتن و پلاستیک نەکرد بچی ئاسنێکی گەورە بینی وەکو ئەوەی پشک لێ بکاتەوە یان قچقیچک لێ بکاتەوە، نەخێر. و پلاستیکیش بە هەمان شێوە. ئەمن دوو شتی ینی زۆر جوانم لە چکە بخۆم یەک دانەم کوشتیتەوە. چەخوی مشار هەیە کە سەوزەکەم لە بەوردە کرد لە پڕ چەخۆکەمی خوارد ئەو کاتێککە کوشتمانەوە ئەو لای کە ئاسنە ئاسنەکەی هەلکرد بوو تەنها پلاستیکەکەی مابوو. کەواتە نەهامە هەموو شتێک هەلدەکە تەنها دووش ئەللاکە شوشە و لەگەر پلاستیک. لە ڕووی گەشەکردنەوە چۆنە؟ ینی شێوازی گەشەکردنی چۆنە کە 5 ساڵە بەخێویە؟ بڵێ بێگومان خێراترین دەتوانم بڵێن گیانلەبەرە. خێراترین گیانلەبەرەکە زۆر بە خێرایی گەشاکە ڕۆژانە 2 سانتیم بڵێن دەبی، سانتیم و نیوێک بۆ 2 سانتیم برین دەبی و لە ڕووی کێشیش ئەو گیانلەبەرەیەکە زۆرترین ینی وەکو بڵێ چێش زیاد ئەکات. ئەی قەبارەی هێلکوانەی چەندە؟ نرخی هێلک چەندە لە بازار؟ بڵێ تەمەن هێلکەکەی تەمەن دوای ئەوەی کە نەهامە تەمەنی گەیشتە 3 ساڵ و نیو ئەو نەهامەیە دەست ئەکات بە هێلکەکردن. هێلکەکەشی چیلۆ نیوەکە و سوودێکی یەکجار زۆری هەیە و یەکێکە لە ڤیتامینە هەرە پێویستەکان لە بۆ مرۆڤ. تەمەن ئەو دکتۆرانەیە کە من زۆر قسەم لەگە کردینە دەیان دکتۆر ئەو هێلکە نەئامی لێ وەرگرتیمە بە مەبەستی بەکارهێنان و سوود وەرگرتن لەو ڤیتامیناتی کە تێدایە. هێلکەکەشی نرخەکەشی ببوورە، نرخەکەشی ینی عادەتەن ئەگەر نامێک هێلکە بکە نێرەکەی لەگەر دابی و نێرەکەشی پیتاندبی ئەو هێلکە نەعامەیە 50,000ەکە و ئەگەر بە شەرتی ئەوەی نەبی کە هێلکەکە لە مەخفەزی فەرخەی دەربینی تەنها بۆ خواردن و بۆ سوود وەرگرتن بی ئەو هێلکەیان بە 25,000 نەکەی. ینی جارێک هێلکەکمان لەگەر کۆمەڵە کەسەچی ینی وەکو بڵێ بەکارمەینە بە مەبەستی خواردن قەناعەت کە 11 کەس هێلکەیان خوارد ئەو هێلکە نەهامەیە بەشەکیشی ماوە.